جێژیر نەکردنی پلەکانە لەسەر میلاکی وەزارەتی پەروەردەی عێراق وانەبێژانی کەرکووکی هێنایە بەردەم پەروەردەی شارەکە. داواکاری وانەبێژان جێژێکردنی پلەکانیانە وەکو مامۆستا لەسەر میلاکی وەزارەتی پەروەردەی عێراق. ئەمە غەدرە لەسەر ئەم محازرینە ئەنکرێ هەتا ئیستەکەمە چەمین جامە ئێمە مۆزەهارەکەین. ئەمە ئیمڕۆ دومی ڕۆژمانە هاتینەتە سەر دەرگای تەربیە داواکارین لەسەر ئەم قەرارەدامان بمەزرێن. بەس بگین چخمشک تەربیەیاندا هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک و داوای مافی خۆمان دەکەین. هەموو ئەوانەی لێرەین کۆبووینەتەوە خەڵکی کەرکووکین. هەر یەکەمان ساڵانێکە خزمەت دەکەین وەک وانەبێژ. بۆچی دەبێت دانەمەزرین لە کاتێکدا حکوومەتی عێراق کێشەی دارایی نییە وەکو دەزانن قەرزی وڵاتەکانیش دەداتەوە. داواکاری یەکەمان کە عقدەکەمان تەجدید کرێتەوە، داواکاری دوومان لەسەر موازنە 350 ئێمەشکەنە ژێر ئەو عقدانەوە یاخود ئەوەن تەزبیتمان کەن بە پێی ئەوەی کە چەند ساڵێکی حەذف و ئستعداد نەکراوە لە پەروەردەی کەرکووک. مشكلة في وزارة المالية ووزارة التربية. کێشەکەمان لە نێوان وەزارەتەکانی پەروەردە و وەزارەتی دارایی بە هەڵپەسێدراوی ماوەتەوە. داواکاریمان جێگیرکردنی پلەکانمانە وەکو مامۆستا لەسەر میلاکی وەزارەتی پەروەردە. داواکارین حکوومەتی عێراق پابەندی ناوەڕۆکی بڕیاری 315 بێت بۆ ئەوەی ئێمەش هاوشێوەی فەرمانبەرانی گرێبەستی وەزارەتەکانی دیکە دابمەزرین. کاندیدێکی سەرکەوتووی کەرکووک بۆ پەرلەمانی عێراق داواکاری وانەبێژانی کەرکووک بەڕەوا دەبینێت و دەشڵێرکی حکوومەتی عێراقا کێشەیە وانەبێژانە چارەسەر بکات. ئەو وانەبێژانە مافی خۆیانە کە پلەکانیان جێگیر ئێستا بۆ نمونە لە کەرکووک زیاتر لە 11,000 وانەبێژ هەیە تاکو ئێستا ئیستحقاقاتی خۆیان بە شێوەیە گۆر نەگرۆت. بۆ نمونە تا ئێستا مانگی 11-12 بۆ خەرج نەکرەوە. ئەمە ئەرکی سەرەکی وەزارەتی پەروەردەی عێراقا و وەزارەتی مالیەی عێراق بێنە سەر خەت بۆی بڕیارە دەرکەن لە داهاتوودا بڕیار بدرێت ئەم وانەبێژانە بە شێوەیەکی جێگیر ینی بکرێن بە ڕسمی و بۆی بتوان لە قوتابخانەکان سوود بێن و هەم تەنزیمی میلاکی تەربیەش بێت لە کەرکووک. بەڕاستی ئەمە ناکرێت عێراق لە ڕووی دارایی وەزعی زۆر باشە ئەوە تا قەرزی وڵاتانە 11,000 کەس بۆ منەوەک شاری کەرکووک ئەکەنە دیراست فەرامۆش بکرێت و حەقی شەرعیکی خۆیانە. لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک زیاتر لە 11,000 وانەبێژان کە خزمەتی بواری پەروەردە و فێرکردن دەکەن تا ئێستا پلەیە وانەبێژانە لەسەر میلاکی وەزارەتی پەروەردەی عێراق جێگیر نەکراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.